لە پاڵ شەپۆلی سەرمایەداریدا و لە پاڵ باڵەخانە و بازاڕە مۆدێرنەکاندا بازاڕی سەعەتاکۆیی هێشتا بە پێوەوەستاوە، ڕەسەنایەتی لە دەست نەداوە و بۆ نوبەرامەی سلێمانی پێوە ماوە. کەم کەس هەیە لە سلێمانی ناوی سەعەتاکۆیی نەبیست بێ. ئەو زیاد لە ناوێک بازاڕێکی دێرین و ڕەسەنی شارەکەیە بۆ ساغکردنەوەی بەرووبوومی ناوخۆ. ئەم بازاڕ و گوزەرە دێرینەی سلێمانی لە پشت شەقامی مەولەویەوە هەڵکەوتووە. شوێنی ساغکردنەوەی وشکە و تەڕە و شیرەمەنیە کە سەرجەمیان بەرهەمی ڕەنجی جوتیاران و ئاژەڵدارانی ناوخۆیە. محەلەبیخانەکە سیوەی لۆ ئەلەوەی ترەمە پێڵێن سەعەتاکۆی هەتا ئەچێتە ئەو سوچە لەوەداوە پێڵێن فڕنی هینەکان گڵۆبە ڕۆژەکان بازاڕی بەرهەم ئیتر ئەمەی پێڵێن خواردترەوە مەیانی ماستەکە خۆی ئەوە بوو کاتی خۆی ماست دەیرە بە کەمیە فرۆشرا. ساڵانێکی زۆرە کۆمەڵی کاسبکاری بە ئەزمون و بەتەمەن لەم گوزەرەدا کار دەکەن. فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکان کۆی کردوونەتەوە و هەر ئەم بازاڕە توانیوێتی سیمای ڕاستەقینە لە خۆیدا بە زیندوی بهێڵێتەوە. ئەوەی بۆتە پێناسەی ئەم گوزەرە مانەوەی شوێنەکە و فرۆشتنی بەردەوامی ئەو بەرهەمانەیە کە ساڵانێکی زۆرە ساغ دەکرێتەوە. ئەم گوزەرە پێک هاتووە لە 100 دوکان هەر لە کۆنەوە تا ئەمڕۆ بە فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکان و بەرووبوومی گوندەکان ناسراوە، وەک گەنم، تەماتە، خەیار، گەنمەشامی و چەندین جۆردانەوێڵە و هەندێک جاریش ئەو بەرهەمانە تەنها لەو گوزەرەدا دەست دەکەون. هەریەک لە دوکاندارەکان کەسانی بەتەمەنن و بە سیرکردنیان تێدەگەی کە تەمەنێکی پڕ لە مەینەتی و ئازاریان تێپەڕاندووە. تەنانەت سیمای دوکانەکانیشیان لێوان لێوە لە سادەی و هەر یەک لەو بەرهەمانە لە فەردەی جیاجیا دادانراون. لە بەشێکی دیکەی بازاڕەکەدا بە عەرەبانەی بچووک میوە و سەوزەواتی جۆر بە جۆر دانراوە کە سیمایەکی تایبەتی بۆ شوێنە بەخشیوە. لە چەند دوکانێکیش بەرهەمە شیرەمەنیەکانی وەک ماست و دۆ و کەشک و کەرە دەفرۆشرێن. ئیبراهیم سەلیم کە تەمەنی 70 ساڵ دەبێت و نزیکەی 30 ساڵە لە بازاڕەکەدا کار دەکات، هەرچەندە وەک دەڵێت سیمای گوزەرەکە زۆر نەگۆڕاوە، بەڵام هەڵسوکەوتی خەڵکەکە گۆڕاوە و ئەوە شوای کردووە بازاڕەکە تامبۆنی جارانی نەمێنێت. هەروەها دەشڵێت خەریکە بازاڕی کەلوپەل و بەرهەمە خۆماڵیەکان بە یەکجاری دەسڕێتەوە و کەس بە خەمیەوە نییە. سلێمانی گۆڕاوە، ئیساکە ئێمە سلێمانیمان لە بەرچاو کەوتووە، سلێمانی پیاوی باشی تیا بووە، خەڵکێکی بەڕەحمی تیا بووە، خەڵکێکی زانای تیا بووە، خەڵکێکی فەقیر و هەژاری تیا بووە، خەڵکێکی خۆشگەرەک بوو، سا خەڵک کەسی ڕقی لە یەکتریە، کەسی خۆش ناوی. وەلای قەزیە ئەمە قەزیە ئەم پارەکاریە، کەسی بە دوای پارە کەوتی حەلال و حەرام نەماوە، کەسی بە دوای پارە ڕاکە. ناوی سەعەتاکۆیی دەگەڕێتەوە بۆ ساڵانێکی ڕابردوو کە پیاوێک بە ناوی سەعید تەهاکۆیی گۆڕەپانێکی لەو شوێنەدا دروست کردووە و وای لێ هاتووە خەڵکی بەرهەمەکانی لادەیان هێناوە و لەوێ ساغیان کردووەتەوە. بەپێی تێپەڕبوونی کات شوێنەکە گرنگی پەیدا دەکات و ناو دەنرێت سەعەتاکۆیی.